چونکە ناکرێ ئیماندار کەسێکی گەندەڵ بێ، ناکرێ ئیماندار کەسێک بێ فەسادی بڵاو بکاتەوە. هیچ گوڵێکتان بینیوە مێشەنگ بچێت لەسەری دابنیشێ بشکێ؟ هیچ قەدێکتان بینیوە مێشەنگ بچێ شیلەی لێ وەربگرێ بیشکێنێ؟ گەندەڵی تێدا بکا، فەسادی تێدا بکا، لە پاش خۆی پاش ماوەی ناخۆش و بۆنی ناخۆش بەجێ بێڵێ؟ بۆیە ئیمانداریش دەبێت بەو شێوازە بێ. ئیماندار لە هەر شوێنێک بێ، ماڵی لە هەر گەڕەکێک بێ، جیرانی هەر کەسێک بێ، دەبێ بەڕاستی دڵی بەرامبەرەکەی نەشکێنێ، ئاگای لە دڵی بەرامبەری بێ. ئیماندار دەبێ هەست و شعوری بەرامبەرەکانی ڕابگرێ، لەبەر جۆگایەکی بەردەرگاکەی نەیکاتە شەڕ لەگەڵ جیرانەکەی، لەبەر نەهاتنی ئاوێک نەیکاتە شەڕ، لەبەر نەبوونی کارەبایەک نەیکاتە شەڕ، لەسەر شەڕی منداڵەکانی لەگەڵ جیرانەکەی نەیکاتە شەڕ. ئەو کاتە ئیماندارێکی ڕاستەقینەی فوقعت ولم تكسر ولم تفسد. لە هەر شوێنێک بی، لە هەر شوێنێک ماڵت هەبێ، لە هەر شوێنێک جێگات هەبێ، وجودت هەبێ، نابێ نەشکێنەر بی، نەگەندەڵ و فاسد بی. هەر کەسێک گەندەڵی کرد، هەر کەسێک فاسد بوو، هەر کەسێک بەردەوام خەریکی گەندەڵی بوو، ئەوە دڵنیا بە ئیماندار نییە. چونکە ناکرێ ئیماندار کەسێکی گەندەڵ بێ، ناکرێ ئیماندار کەسێک بێ فەسادی بڵاو بکاتەوە، خراپە بڵاو بکاتەوە. ناکرێ ئیماندار کەسێک بێ لە شوێنێک بێت هەوڵ بدا دەوروبەری خۆی خراپ بکە. ئیماندار لە هەر شوێنێک بێ بێگومان دەبێ خێر و بەرەکەت بێ و نابێ شکێنەریش بێ، نابێ ئیماندار لە هەر شوێنێک بوو چواردەوری خۆی هەمووی بشکێنێ. بە ڕێگادا دەڕوا، دارێک لەسەر ڕێگایەتی قەدێکی لێ دەکاتەوە، بە ڕێگادا دەڕوا سیارەیەک لەسەر جادەکەیە شوختێکی پێدا دێنێ، بە ڕێگادا دەڕوا ماتۆڕێکی لێ ئاوێنەکەی دەشکێنێ. لە هەر شوێنێک بی نابێ شکێنەر بی، دەبێ هەوڵ بدەی بەردەوام چاکە خواز بی، هەوڵ بدەی بەردەوام خەریکی چاکەکاری بی، هەوڵ بدەی بەردەوام دەستی خێرت هەبێ، نەوەک دەستی گەندەڵی و دەستی فاسدبوونت هەبێ.